بەدوای ئەمەشە خەڵک لە ڕووی سیاسەوە تەواو شۆلی هەڵکێشا بوو، سیاسیەکان بە کەیف و بە قسە و بە بەرنامە و بە ئەهوای خۆیان ئیشیانە کرد، خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەواو شیرازە تێک پسا بوو، یاخود لێک پچڕا بوو، وای لێ هاتبوو کە هیچ قیەم و ئەخلاق و مەبدەئێک لە ناو کۆمەلگا و لە ناو مجتەمەعانە مابوو. لە ڕووی ئیداری و لە ڕووی مادی و لە ڕووی سوو خواردن و لە ڕووی ئارە خواردن و لە ڕووی زینا و لە ڕووی هەرچی ناوەبەی حەدیت وەلا حەرەج، خەڵک گەیشت بۆ قیممە لە بێبەرنامەیی و لە دوور لە خواییە. لەبەرەوە لەم کاتەیە لە هەموو کاتێ زیاتر زەڕوتر بوو کە خوای گەورە ڕەسوولێک نەک نەبیەک بنێرێ، واتە پێغەمبەرێک بنێرێ بە پەیام و بە شەریعەت و بە منهەجی تازەوە، نەئەکرا خوا پەیامێکی تر لە کۆنەکان زین و کاتەوە بۆ ئەم ئەسرە بشێ نەخێر، لەبەرەوەی کە ئەوانە کاتی خۆی پەیامانێک بوون بۆ خەڵکێک و بۆ شوێنێکی تایبەتی هاتبوو، بۆ کاتێکی تایبەتیش هاتبوو. بەڵام پێغەمبەری ئاخری زەمان صلی الله علیه وسلم بە پەیامێکی تازەوە بۆ هەموو بەشەریەت هات و پەیامەکەی گشتگیرتر بوو لە هەموو پێغەمبەرانی تر. بۆیە ئەبینین خوای گەورە پەیام و شەریعەتێکی تایبەت بە پێغەمبەری خوای ناو صلی الله علیه وسلم بۆی کە خەڵک لەسەر ئەم پەیامە بڕوە.